دەزگای هەواڵگری پاکستان شوێن پێی خۆی لە هەرێمی کوردستان دادەنێت. ISI چی دەوێت لە هەرێم؟ ئۆپەراسیۆنە هەواڵگریەکانی دەزگا هەواڵگریەکان لە هەرێم چۆن دەکرێت؟ دەزگای هەواڵگری پاکستان لە هەرێمی کوردستان تۆڕی چالاکیەکانی فراوانتر کردووە و بە پێی زانیاریەکان چەند تۆڕێکیان ئاشکرا بووە. دەستگامنیەکان سەرقاڵی بەدواداچوون و تیمێکی دەزگای هەواڵگری عێڕاقیش لێكۆڵینەوە لە دەستگیرکردنی تیمێکی هەواڵگری پاکستانی لە سلێمانی دەکات. بەپێی قسەی چەند سەرچاوەیەک لە 2 هەفتەی ڕابردوودا تیمێکی پاکستانی کە کاریان بۆ دەزگای هەواڵگری پاکستانی کردبوو لە سلێمانی دەستگیر کراون کە بەشێکیان لە ناو دەزگایەکی میدیایی یەکێتیدا کاریان کردووە. بۆ ئەمە مەبەستەش دەزگای هەواڵگری عێڕاق داوای لێکۆڵینەوەی لە ڕووداوەکە کردووە و مەبەستیەتی بزانێت بۆچی ئەو تیمە هەواڵگریە لە سلێمانی کاریان کردووە و تیمێکیشیان بۆ لێکۆڵینەوە سەردانی سلێمانی دەکات. بەپێی زانیاریەکان ئەو کەسانەی دەستگیرکراون 6 کەس بوون و کاریان کۆکردنەوەی زانیاری نهێنی و تایبەت بووە. دواتر زانیاریەکانیان ڕەوانەی دەزگای ISI کردووە کە دەزگای هەواڵگری پاکستانە. دەزگای هەواڵگری پاکستان چەند ساڵێکە پرۆسە هەواڵگریەکانی لە هەرێم فراوانتر کردووە و پەنای بردوتە بەر چەندین ڕێگا بۆ کۆکردنەوەی زانیاریەکان، لەوانە دەزگا میدیاییەکان و کۆمپانیا و ڕێکخرا و حیزبە سیاسیەکان. ئەو دەزگایە کە بەهێزترین دەزگای هەواڵگری جیهانە خاوەن 10,000 فەرمانبەری هەواڵگری تایبەتە لە سەرانسەری جیهاندا. بەپێی زانیاریەکان ئەو دەزگایە بە وەکالەت ئیش بۆ دەزگا هەواڵگریەکانی دیکەش دەکات، لەوانە ئێران. بۆیە گومان دەکرێت پرۆسە هەواڵگریەکانی لە هەرێم بۆ بەرژەوەندی ئێران و وڵاتانی تر بێت، چونکە پرۆسە هەواڵگریەکانی وردتر و بەتوانەترن. بەپێی زانیاریەکان ئێران بۆ گەڕان بە شوێنپێی دەزگا هەواڵگریەکانی موسادی ئیسرائیل لەگەڵ دەزگا هەواڵگریەکەی پاکستان هەماهەنگی هەیە و دەیەوێت لە وڵاتانی دراوسەی بە تایبەت هەرێمی کوردستان و ئازەربایجان هاوکاری ئێران بێت، چونکە ئۆپەراسیۆنە هەواڵگریەکانی ئیسرائیل لە ئێران حکوومەتی ئەو وڵاتەی تووشی شۆک کردووە.